پلانەری هاوینەی مۆم بۆ خوێندکارانی پۆلی دوانزە لەم باشانە پێکاتوە زیاد لە سی پرسیار کابێت خۆت وەڵام بیتەوە بۆ ئەوی باشتر خۆت بناسیت و شێوازی سعیکردنێ بدۆزیتەوە و کاتەکانە ڕێکخەیت. هەروەها ئەو کارانی کە دەبێت پێش تاوکردنی پۆلی دوانزە ئەنجامیان دیت نووسراوە بۆتان. هەروە لەم بەشەیە ئەگەر خولی هاوینەی وانەکانە هەبێت ئەوە خشتی ڕۆژانەکان لەویا دەنووسیت. ئەگەریش لەسەر یوتیوب سعیدەکەی بە هەمان شێوە دەتوانیت سوودی لێ ببینیت. لەم بەشەیە پلانی مانگانە ئەنووسی هەم بۆ تەواوکردنی وانەکانە لە کاتی دیاریکراوی خۆیدا هەمیش بۆ جێبەجێکردنی کارە گرنگەکانت. هەروەها ئەگەر حەزت کرد لە هاویندا سیری فیلم و بەرنامە بکەیت لێرەدا دەینووسیت یان ئەگەر بێت و حەز بکەیت کتێب بخوێنیتەوە ئەوە لەم بەشەیە ئەینووسی. پاشان مانگانە ئەم بەشەم داناوە کە هەموو مانگەیە 5 وتی هەندەرانە بۆ خۆت دەنووسی تاوات لێ بکە سعی بکەیت. لێرەشە پلانی مانگانەکە ورتر دەکەینەوە بەسەر هەفتەکاندا دابەشی دەکەین. هەروەها لێرەشدا پلانی ڕۆژانە دەنووسین بۆ ئەوەی تۆ کۆنتڕۆلی کاتەکانت بکەیت نەک بە پێچەوانەوە. هەروەها ئەم پلانەرە تەنها بە PDF بەردەستە و دیاری بۆ ئەو خوێندکارانی کەوا بەشداری لە کورسی کلیلی بەدەستهێنانی نمرەی بەرز دەکەن لە پۆلی دوانزە کە هەتا 21/6 ناونووسین بەردەوام دەبێت. لە کۆتاییشدا فیدباکی مانگەکەت ئەنووسی کەوا ئەکات هەموو مانگێک هەڵەکانی خۆت بزانی و دووباری نەکەیتەوە لە مانگی داهاتوودا. بۆ داواکردنی ئەم پلانەرە نامە بنێرن و پیجی مۆم.